بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ خوا ئەمڕۆ بینەری خولی دووەمی چواردەهەمین هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارین. وەکو ئاگادارن ئێستا ژمارەیەکی بەرچاو لە ئێرانیەکان هاتوونەتە سەر سندوقەکانی دەنگدان. ئێمە لە خولی یەکەمی هەڵبژاردن بەراورد بە خولی سێزدەیەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی واتە 3 ساڵی ڕابردوو بە نزیکەی لە سەدا 24 بەشداری زیاترمان هەبووە. هیوادارین ڕێژەکە بەرزتریش ببێتەوە. طبی هەڵبژاردن لە کاتژمێر 8 بەیانی دەستی پێ کردووە لە هەموو سندوقەکان، هەم لە سندوقی جێگیر کە لێرەیە ئەوەی ئێستا و لە سندوقە گەڕۆکەکانی تر لە سنووری سۆران لە دەوروبەری هەولێر و لە پارێزگای دۆک. طبی هاوکاری دەوری ئێمە تەنها هاوکاریکردن و هەماهەنگیکردنە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و دابینکردنی ئاسایشە، دابینکردنی شوێنە بۆ سندوقەکان گەڕۆک و جێگیر و مەسلەی دەنگدان تاکەی بەردەوام دەبێت. ئەوە پەیوەستە بە درێژکردنەوەی ماوەی دەنگدان لە ئێران. لە ئێران ئەگەر درێژ کرایەوە لێرەش درێژ دەکرێتەوە هەتا ئەو کاتەی کۆتایی پێدێت.